جارێکی دیکە پرسی ئاوارەبووانی هەڵەبجە بۆ وڵاتی ئێران سەری هەڵدایەوە. ئەم جارەیان پڕکردنەوەی فۆرمێکە تا بە پێی ڕێنمایی کۆمەڵێک مەرج بە زیندانی سیاسی بناسرێن. بەڕێوەبەری کۆچ و کۆچبەران و وەڵامدانەوەی قێرانەکانی هەڵەبجە ڕوونکردنەوە لەسەر پڕکردنەوەی فۆرمەکە دەدات. ئەم بابەتە زیاتر بابەتی زیندانی سیاسیە بۆ بڵاوکردنەوەی لینکێکە. ئەم لینکە لە ماوەکانی ڕابردوو هەبووە بۆ بابەتی زیندانی سیاسیەنێک بۆ بابەتی قەرەبوو، بۆی بەرچاوڕوونی بێ هاوڵاتیان بۆ بابەتی قەرەبوو نییە، بۆ ئەوەی بزانی ئەم هاوڵاتیە ئەم ڕێنمایانە بەپێی ئەو مەرجانی کە لە لینکەکە هەیە کە بە زمانی عەرەبیە بڵاو کراوەتەوە بزانی ئەمە ئەکرێ بە زیندانی سیاسی یاخودنا. ئەمیش بەپێی کۆمەڵێک ڕێنمایی و مەرجە کە لە ناو لینکەکە هەیە و هەر هاوڵاتیە کە هات لە ئێمە بەرچاوڕوونی پێ ئەدەین و زیاتر بۆ ناسانی ئەو لینکێ و بەپێی ئەو ڕێنمایانە پڕی بکەنەوە. پڕکردنەوەی فۆرمەکە ئەو وڵاتیانەی پارێزگای هەڵەبجە دەگرێتەوە کە دوای ئاوارەبوونیان تا ساڵی 2003 لە وڵاتی ئێران ماونەتەوە. سەلام نەجیب هاوڵاتیەکی هەڵەبجەیە و ساڵی 1993 لە ئاوارەیدا بووە لە ئێران و گەڕاوەتەوە هەڵەبجە. دەڵێت هیواداری ئەم جارە کاری جدی بکرێت بۆ گەڕانەوەی مافەکانمان. ئومێدواری ئینشاڵڵا ئەم جاریش و گوجارەکانی پێشوو نەبێ خەڵکی هەڵەبجە شمولی و قەرەبووە بکە و ئیسفادێکی هەبێ و ناڕەحەتی زۆری بینەوە خەڵکی هەڵەبجە. ئومێدوارین خەڵک شمولی ئەو قەرەبوو بکە ئینشاڵڵا. ڕاستی ئەمە وەکو خەڵکیمیش فۆرمان پڕ کرد و لە کۆچ کۆچبەرانی سلێمانی ئەمجا چەند جاریش محاولەمان کرد و سەردانی ئێوەمان کرد و هەر چاوەڕێین ئینشاڵڵا شمولی ئەو قەرەبوو بکەین و وەکو جارانی پێشوو نەبێ و هەر هەواڵ و دەنگ و باس بین. ئەو کەسانەی فۆرمەکە پڕ دەکەنەوە 25,000 دیناریان لێوەردەگیرێت لە ڕێگەی کارتی بانکیەوە. بەپێی بەدواداچوونەکانی پەیامیش تا ئێستا 3,000 خێزان تۆمار کراون کە ئاوارەی وڵاتی ئێران بوون و گەڕاونەتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.